سڵاوتان لێبێ کاتتان باش بەنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. چاکسازی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی و شەفافێت لە داهات و خەرجەکان گرنگترین ئەو هێڵە گشتیانە بوو کە کابینی نوێمی حکوومەت ئیشی لەسەر کرد، بەتایبەتی لە بڕینی موچەنە یاساییەکان و تەنانەت بچووکردنەوەی هێکلەتی کارگێڕی دامەزراوەکانی حکوومەت بەشێک بوو لەم پرۆسەیەکە لە چوارچەوەی یاسای ژمارە 2 ساڵی 2020 ئیشی لەسەر کرد. ئەوەی کە گرنگ بوو لە نێوان دەستەی دەستپاکی و ئەنجومەنی دادوەری دەستەیەکی هەشت کەسی پێکەنەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. ئەم لە دوای تێپەڕبوونی ئەم مێژووە گەندەڵی بەراورد بە ڕابردوو کەمی کردووە. ئەو بوارانەی کە دەستەی دەستپاکی ئێرم ئیشی لەسەر کردووە لە بابەتی کەمکردنەوەی ڕۆتینات و دەستپێکردنی ژیانێکی تازە و لایانی کەم ئەوەی کە جێگەی متمانەی هاوڵاتی بووە لەم 4 ساڵەدا چی کراوە لەسەر شێواز و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بۆ قۆناغی داهاتوو و پلانی دەستەکە لەگەڵ حکوومەتی هێرێم ئەم استراتیژە بۆ داهاتوو چۆن برەو پێدەدەن حتمما لەسەر ئامارەکانی ئەم ساڵکە دەستی دەستپاکی ئیشی لەسەر کردووە. بەشێکی دیکە دەبێت لە گفتووەکەم لەگەڵ بەڕێزکاک حاکم ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان کاک حاکم سپاس بۆ دەرفەتە. لە کابینەی نوێیەم هەوڵێکی باشە بوو بۆ بنەبڕکردنی گەندەڵی لانی کەم سەرپێخستنەوەی ژیانی سیاسی و ئابووری و دەستەکەی ئەوە معنی بوو بەم بابەتە. لە دوای تێبەڕبوونی ئەم مێژووە کاک حاکم ئامانج و نەتیجەی دڵخۆشەر هەیە بە هاوڵاتی بڵین؟ زۆر سپاس کاکەسەران، سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان. دیارە ماوەشی زۆرە دەرفەت نەبوو لەگەڵەوەی بەڕێزا قسە بکەین، خۆش دەزانین لە فترەی ڕابردوو ئێمە کەمتر زیاتر حەزمان لێ بە ئیش بکەین و شگۆتەنی کۆکراوە ئیشەکانمان ڕابگەێنین، چونکە ئێستا باسمان کە ڕەنگە هاوڵاتی زۆر تااقەتی وردەکاری و تەفاسیلی و کارە هونەری و ڕێگرەکانی نەبێت و حەقی خۆشیێتی لە هەموو دنیا دەستگا و خۆی قانونێکیە و دەسەڵاتی خۆی ویشەکانەکە بۆ دەزانانی ئەمە تقریبان لە حدودی 9 ساڵ ئەبێ دەسان پرۆسە کردواتە تقریبان 5 ساڵ پێشی کابینەی نوێم و ئەو نزیکەی 5 ساڵ یان 4 ساڵ و نیوە تقریبان لەگەڵ کابینەی نوێمیش ئیش ئەەکەین. هەموو یاسای دەستەکەەوە داڕێژراوە کە ئیشی ئەساسی ئەو موسسەیە دژایەتیکردنی گەندەڵیە بە هەر سێ ڕێکاری خۆپارێزی هوشیارکردنەوەی خەڵکو و ئیجرعاتکردن لە ڕێگەی وەرگرتی سکاڵاکان لە سەکەیسەکانی گەندەڵی. دیارە لەگەڵ دەستپێکی ئەم کابینەیە کە بەرنامەیەکی گشتی و هێڵە گشتیەکانی بەرنامەکە کە لە پەرلەمانی قرارکرا زۆر خاڵی گرنگی تێدا وەرسە پرۆسەی چاکسازی و دژایەتی گەندەڵی کە بە تەکید ئێمە بۆ دەستگاکانی چاودێری خاڵێکی باش بوو و بۆ دەستپێکەشی خۆت دەزانین لە ساڵی یەکەم بە یاسای چاکسازی دەست پێکرا کە خاڵێکی باش و ڕێگەر بوو کەواتە هەم ئیشی ئێمە پێشووتریش بەردەوام و هەمیش لەگەڵ ئەم کابینەیە کە ئێستا بچکوتنی هەمومان چاوەڕێی هیواداری ساڵی داهاتوە انتخابات بکرێ و لە بەردەم کابینە و ئەوەشی تازابین بەردەوام بووە. بە تەکید ئەگە بڵێن خاڵ ئیشی ئێمە چۆتە پێش بەڵێ ئیشتمە چۆتە پێش ساڵانە ژمارە و کەیسانەی کە دەچن بۆ دادگاکان زیاترە ڕەنگە توتنی ئەو بابەتی چاودێری کە ئەمە دەیکەین چ لەسەر خودی یاسای چاکسازی چ ئێستامە ئیش لەسەر جێبەجێکردنی استراتژی نیشتیمانی ژاتی گەندەڵی دەکەین کە لە 2020 ئەم کابینی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەقرار کراوە و پێشبین دەکەم لە 1-2 هەفتەی داهاتووە لەگەڵ یادی ساڵانەی ڕۆژی جیهانی جرە گەندەڵی کەنوۆی 12 ئەبیان تۆزێت داخیرتر ڕەنگە تا کۆتایی ئەمساڵ یەکەم راپۆرتمان لەسەر هەنگاوەکانی جێبەجێکردی و استراتیژی حازار بێ تاوان جگە لەو راپۆرتانەی کە ساڵانە مەرسە داتا و بابەتەکانی خۆمانێک بابەتی چاودێریکردنی یاسای چاکسازی ئێمە بەردەوام راپۆرتەکانی خۆمان حاضر کرد و پێشترێکە پەرلەمانی کوردستان لە کارابوو پەرلەمانمان ناردووە بۆ لیژنەی باڵای چاکسازیمان ناردووە. ئێستا ژێمە لە زۆر پرۆسەی چاودێریکردنی کاروبارەکانی حکوومەت بە ئیشی خۆمان هەڵدەچین. ڕاستە ئێستا وەزعێکی خۆ دەزانی یاسایی ناجۆر هاتە پێش پاش ئەنجام لەدانی هەڵبژاردن بە خولی شەشەی پەرلەمان و لێکەوتەکانی کە تاک هەڵڕۆشانەوەی پەرلەمان لایەن دادگای اتحادی کەوای کرد حکوومەتی هێرێم و ئەساتی تر و خودی ئێمەمان ئەو دەستگانە ئێمەش بەڕاستی لەمەوێژ بوو پێویستیان بۆ بوو کاجارێکی کە لە ڕووی یاساییەوە بە کورتی تەجدیدی شەریعەتی ئەو موەسسانە بکرێتەوە یا زیاتر ڕواسای ئەو موەسسانە، بەڵام ئەوە وای نەکردووە بەکو کار بەڕێکردن کار و چالاکیەکان وەستابێ بە بەردەوامی ئیش و کوشتەکان کراوە. حاکم هاوڵاتی دڵنیا بێ لەوەی کە بۆ نمونە
بابەتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەم کابینێدا ڕێڕەوی خۆی وەرگتووە؟ بەتەکیت نەگنەوەستاوە بەڵکو هاوکاری باشیشە بۆ بەرەو پێشش چووە بەڵام ئەگە تو لە من دەپرسی کە کۆی پرۆسەکە ئەمڕۆ ئێمە بەوەی قەیرانێک و وەزئێک لەگەڵ بەغدا و لە قەیرانێکی گەورەین ڕەنگە وڵاتی ئەمڕۆ ئەوەندەی لای مهم بێ کەی بووچە وەرەگرێ کەی بۆکەوە حەقەشی تەبیعی خۆیەتی ئەو بابەتانە ڕەنگە زیاتر خەڵکی پسپۆڕ و شارەزال لێ بەڵام بەتەکیت بە و ئێمە توانیمان بەو ئیشانە تا ڕادەیەک جۆرەك لە ڕەدا لە موەسساتی ڕسمی حکوومەتە دروست بکەین بەڵام ئایا لە من پرسی کافێ نەکەی بەتەکیت ئێمە پێویستمان بە ئیشی زۆرترەیە خۆش دەزانین ئێمە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقین کە عێراق تا ئێستا هەر لە 23مین زۆرتری وڵاتەکە گەندەڵی تێدا لە جیهانە کەواتە پرۆسەی دژایەتی گەندەڵیەکە بەشێکی لای دەستەی دەستپاچیە کە ئارچی خۆیەتی جێبەجێ بکە بەشێکی ڕەبتی بەوەیە کە هەموو موەسساتی ئەو وڵاتە بە چوارچێ ئەو استراتیزیە هاوکار بن کە خۆشی تەبان لە چاکسازێکی گشتگیر و دامەزراوەیکردن نەبینێت کە هەنگاوی بۆندراوە بەڵام بەتەکیت هێشتا هەنگاوی بە ڕێژە و داتا لات بێ ڕێژەی گەندەڵی لە هەرێمی کوردستان بەراورد بە عێراق لە سەدا چەندە؟ وڵا قوربان ئێمە داتامان لانی ئەو داتانەی کە بڵاوەکرێتەوە ڕێکخراوی شەفافەتی نێو دەوڵەتی بڵاویەکاتەوە دیارە ئێمە زۆرمان هەوڵداوە و هەر بۆ معلوماتە ڕەنگە و زانیاریش تازە بێت لە 2 هەفتەی داهاتوو وەبتێکی شەفافەتی نێو دەوڵەت دێن بۆ هەولێر لەگەڵ ئێمە دادەنیشن ئێمە داوان لێ دەکەین کە هەوڵ دەین پێوەرێکی تایبەت هەبێ بۆ هەرێمی کوردستان چکە ئەو پێوەرانە هەموو ئەو پێوەرانەی کە ئاڵێ عێراق ئەوەندە ڕێژەی ئەوەندەیە لە وڵاتان لە گەندەڵیە مەسەن لە 22مین وڵاتە 23مینە هیچ داتایەکی هەرێمی کوردستان لەگەڵ لە خۆیەوە ناگرێ بەڵام ئێستا ئێمە هەوڵە دەین کە قەنەعەتیان پێ بکەینەوە بزانام لە 1-2 وڵاتی جیهانیش بۆ هەرێمەکان کردویانە ئەوان ئەساسان لەس ئەساسی دەوڵەت تەعاملەکەن بەس هەوڵە دەین بەڕاستی ئەگەر مؤشرێکی نیشتیمانی هەبێ بۆ ساڵی داهاتوو ئەوان خبرەی باشیان هەیە لەو بابەتە ئێمە دڵنیان وەزعمان لە زۆربەی ڕوەکانەوە لەوان باشترە بەڵام ئەو دڵنیایە ئەگەر نەچێتە ناو داتای ڕسمی و ڕێکخراوێکی نێو دەوڵەتی ئەپروڤی نەکات ڕەنگەوە بڵێن لەبەرەوەی وڵاتی خۆیانە بۆیەوە ئاڵێن نە ئامامانەیە ئەو پرۆسەیەک بێ بەقان جا ئەومە 2 ساڵە لەسەر ئەو بابەتە ئیشەکەین و زۆر هیوامان هەیە لە ساڵی داهاتوو بگەینە ئەوەی کە هەرێمی کوردستان پێوەری تایبەت بە شەفافیت و دژایەتی گەندەڵی خۆی هەبێ لە چوارچەوەی عێراق حاکم بۆ وەرگرتنی ئەم پێوە و ڕێژەیە ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی دوجار ناگەڕێتەوە بۆ دەستەکەی ئێوە لەگەڵ دەستگەی ئێمە لەگەڵ مؤسساتی چاودێری لەگەڵ ئەگەر لە پەرلەمان لەگەڵ حکوومەت ئەوان کۆمەڵک مؤشرات داواکەن ئەمان ئەو مؤشراتانەی کە لە عێراقیان داوا کردووە بۆ لە سەربەرچی سەرفیات و ئەوەی داهات و سەرفیاتی حکوومەت ڕۆڵی مؤسساتی ڕۆڵی قەزا ڕۆژی ئیدعای عام کەمکردنەوەی ڕۆتین کۆمەڵک پێوەری گشتیان هەیە بۆیە بۆ نمونە مەسەلەنێکی لە خاڵەکان کە ئێمە لە هەرێمی کوردستان هەمان لە بەغدا نییە یاسای بەدەستکەوتی زانیاریە ڕاست ئەو یاسایە کێشەیەوەی بۆ تا ئێستا چیبران ڕێنمایەکەی وەکو پێویست دەرنەچووە خوددا لە قۆناغی دەرچوودایە بۆیە پێمان وای خاڵ هەیە ئێمە گە بگەینە ئەوە زۆر جار دەتوانین وەڵامی ئەو پرسیارە ئێوەی بەڕێز و زۆر میدیاش بدەینەوە کە ئەڕێن بۆچی ئێوە نازانن لەبەر ئەوەی ئێمە نازانینمە هەوڵمان نەداوە بەڵام لەبەر بابەتان پێویستی بە کادر و بە خەڵکی پرۆفشناڵ هەیە دووش خودی تاوانەکانی گەندەڵی خۆت زانین تاوانن لە نهێنی ئەکرێن بەڵام دێکەوتەکانی بە ئاشکرا دەرەکەون بۆیە ئەتۆ خەڵکی شارەزات هەبێ بۆ ئەوی بڵێ بۆ من ئاخر داتا کە لەو ڕۆژانەمە دانیشتێکمان لەگەڵی حەقەیەمە سەر داتاکان کە لەم سەدا ڕێژەی ڕوبەڕوونەوەی کێسەکانی گەندەڵی لە دادگا چەند بنمەڵام پێش ئەوە بۆ کەشفکردنی گەندەڵیەک پرۆسەکان لە دەستەی دەسوڵاتی هەرێم بە چەند قۆناغدا بە چەند میکانیزمدا تێدەپەڕێت بۆ ئەوەی بگەن بە سەرچاوی دروستی هەواڵێک کە لەبارەی بەهادەردانێک لەبارەی زیادەڕەویە کە بە دەستەکەی ئەوە دەدرێت ئێمە کەمێکی زۆر زانیاریمان بۆ دێ بەڵام بەشێک لەو زانیاریە پێویستی بە پۆلێنکردن ئایا هەموو زانیاریەکان ڕاستن بەشێک لەو زانیاریانە کە بابەتی کارژێڕیشی ئێمەنیە بەشێک لەو زانیاریانن دەچێتە خانەی ملشکاندن و ڕق لێبوونەوە و منافەسە و تر کۆمەڵک بابەتتر زانیارێک کە دێتە لە ئێمە لە قۆناغیەکەمە ئێمە لە ڕێگەی موەسسەی دیاریکراوە زانیاری وەرەک بۆ نمونە ئەڵێن لە فەرمانگەی کارەبای سلێمانی هەولێر دۆک شتێکی وایە ئێمە یەکسەر پەیوەندی بەو مؤسسەوەکەین لە ڕێگەی کارمەندێکی خۆمان ئایا فعلەن ئەو بابەتە هەیە لە قۆناغی یەکەمان کە دڵنیا بووین ئەو بابەتە هەیە ئینجا لێکۆڵنەوەکە بەرپەروانتر ئەبێ چێتە قۆناغی داوای هەواڵدەری کە دێتە دەست محققێک و لێکۆڵنەوەی لیاکرێ پاش لێکۆڵینەوە کەوتاتە ڕسمیەکان لە خودی موەسسەکە وەرەگیرێت تەوان بە هاوکاریدا و دەستگاکان ئینجا لە قۆناغی سێمە کە دڵنیا بووین لەوەی کە بای ئەوەندە بەڵگەی تێدا
دەکرێتە بەردە دەم دادوەری لێکۆڵینەوەی دەسپاچی کە ئێمە لە کوردستان ئێستا نۆ دادوەری لێکۆڵینەوەی دەسپاچیمانەیە کە ئینتداب کراون لایەن دەسەڵاتی دادوەری بۆ دادگاکانی لێکۆڵینەوەی دەسپاچی لەو لە حەزەیە کە ئیمزای جەنابی دادوەری دەسپاچی سەر سکاڵاکە لە هەواڵدەری و ئەگۆڕێ بۆ سزایی ئەم جارێ ئێمە داتاکان ئەڵێن ئەوەندە هەواڵدەری و سزایمانە خۆر کێسی گەندەڵیە بە زانیاری دەست پێ دەکات بە هەواڵدەری ئێمە بە لێکۆڵینەوەی تێدا دەکەین بەبێ دادوەر کە خێنە بەردەمی دادوەر دەبێتە داوای سزایی داوای سزایەکە حەسریەن دەسەڵاتی داخستن و ڕەوانەکردنی دادگای هی دادوەرانی لێکۆڵینەوەی دەسپاچیەوە تا لە دەستە نامێنێ بەڵام دادوەر و لێکۆلەر و محقەکانی دەستە لەگەڵ متحڕەکانی ئێمە ئیشی لەسەر دەکەن کەواتە چاودێری ئێوە کاک حاکم تا ئەو شوێنەیە کە مەجرای قانونی خۆی وەردەگرێت بالضبط اینجا لە قۆناغی تریشمانێ ئەگەر دادوەر قەنەعاتی کرد ئەو کەیسە پاش چەند ماوەیەک لە کۆڵینەوە چێتە قۆناغی دادگایی کردن کە ئەوش خۆ دەزانین ساڵانە لە حدودی 150 160 تۆزێک کەمتر تۆزێ زیاتر کێس لە هەر چوار پارێزگاکە هەرێمی کوردستان دەچێتە دادگای قۆناغی دادگایکردنیش دوو قۆناغە تاوانەکان و تاوانەی کە دوو جۆر دادگای تاوان و کەترمانەیە پێی کەم و ڕێژەی سزاکەی ئەوە پۆلێنە کراوە ئێمە لەوێژ لە ڕێگەی نوێنەرانی یاسایی خۆمان متابعەکەین کاتێک ئەگەر حکومەکە دەرەچێ وەکو پێویست نەبیان ئێمە پێم وایە حکومەکە بە تونتر بێ ئێمە دەتوانین لە ڕێگەی نوێنەرانی یاسایی خۆمان تانەی لێبین هیچ کەیسێکە بۆ کاک حاکم بۆ نمونە کە جێگەی سەرنج و ڕەخنەی ئێوە بوو بێت و لە دوای جارێکی دیکە هەموار بکرێتەوە و سزاکەی بە شێوەی بگۆڕەکە بەدڵی ئێوە بوو بێت زۆر خاڵاتمان ئێمە تقریبان بە شێوەیەکی گشتی سەرجەم حکومەکان کە دەرەچێ ئێمە تانەی لێ دەدەین جا هەندێکیان داخرێت ئەگەڕێتەوە هەندێکیان ڕەنگە حکمی وەقفانی حکومەکانی بەدڵنیە بۆ ئێمە لەو داتایی کە هیوادارین بتوانین لە مانجی داهاتوڕای بگەینین ئەو بە ئەو زانیانەش بە وردی بزانین چەند جارتانەمان لێداوە چەندی گۆڕاوە و زۆر زایش لە کۆتاییدا ئەوان دادگاکان و دەسەڵاتی خۆیانێ ئێمە تەنها دەتوانین یاستانە یاسایی لێ بدەین لەبەر ئەوە زۆر جار زۆر ڕوونە بڵێن ئایا سەنسە لە وڵاتی وایە ڕۆژەن بسەن لەگەڵ وەزەم وڵاتی کۆنگۆی لە ئەفریقا خەبیرەکیان هاتبوو ئێمە دەستگاکە ئێمە هیچ شتێکی ناچێتە دەرەوە خۆمان تاقیقەکەین خۆمان لێکۆڵنەوەکەین خۆمانی حاڵی دادگایەکەین محاکم و دادوەری خۆشمانەیە نا لە کوردستان وانە ئیشەکان تەقسیم کراوە ئەوەی کە دەستپاچی ئەیکە ئەوی چێتە قۆناغی دادگایی بەتەکیت قۆناغ بە قۆناغا لەبەرەوە ئەو بەشەی کە ئێمە تەحملی ئەەکەینەوەی بە لێکۆڵنەوەکی ورد بکرێ بخرێتە بەردەمی دادوەری یارمەتی دادوەر بدرێت بۆی کە زانان داتاکانی دەست و بڵاوی دروست نەکردو بۆی کە کەمتر و بە نەتیجەیەکی ماوە بۆ درێژ بگەن بە دەرەنجامی کەیسێک بالضبط کەیسی وایە من ئێستا ئەو ساڵ ئەعلانێکی 4 ساڵ 5 ساڵ 3 ساڵ لە هەردوو قۆناغی لێکۆڵینەوە و سزاییدا بۆ تا گەیشتە قۆناغی حکومدان کەیسێ لە حدودی 4 ساڵ تا 5 ساڵە دەدگاکان ماوەتەوە خۆش دەزانین لەگەڵ تۆ خۆش تا پێش 2 ساڵ ئێمە بابەتمان کردووە ئێمە بەردەوامدا بانگەوازمان کردووە داوامە دەسەڵاتی دادوەری کردووە دادگایەک تەرخان بکرێت لە هەرێمی کوردستان من پێم باش یەک دادگا بێ بەڵام دوای ئەوان بڕیارەکەیان وەرگرت و هەڵیان وەشاندەوە ئێستا کردویاندا کە لە هەر چوار پارێزگاکە ئەوەش کێشەمانیە بۆ نمونە سلێمانی دادگایەک تەرخان بکرێت لە گەرمیان تەرخان بکرێت لە دۆهۆک و لە هەولێرش تەرخان بکرێت بەڵام هێشتا ئەو دادگایانە تەرخان نەکراون کەیسەکانی ئێمە لەگەر سەرجەم کەیسەکانی ترا ئەبینرێن ئەوە لەبەر ئەوە بەتەکید قۆناغی دادگای کردەکە زۆری پێچێ و لەبەر ئەوەی دادگاکانش خۆ دەزانی لەودێکی زۆری کەیسەکان لەسەر دادگایی کە بەڕێز ئاماژەی پێدەکەیت یادی ماوەیەکی ساڵانێکی زۆرە باس دەکرێت کە دابمەزرێ هۆکارێک هەبوو بۆی کە بە حکوومەت بە ئێوەی بڵێ لەبەر ئەم هۆکارم دادگایە لاخی بە حکوومەتەوە نییە بەڕاستی حکوومەتیش ئەتابەتەوەی و کابینە حکوومەتیش دوسێ جار بە نووسرامان کرد ئەوانیش پشتیوانیان کردوین دەسەڵاتەکە لای دەسەڵاتی دادوەریە ئەوان بیدایەت لە دو ساڵی ئەوەی کێشەی ئەوەی کە لێ تێگەشتن کێشەی کەمی دادوەریان هەبوو بەڵام لەو 2 ساڵە دووەز بە دادوەر لە هەرێمی کوردستان دامەزراون کە پێم وایە ئێستا کێشەیەگە چارەسەریش نەبێ بەڵام تا ڕادێکی باش کەم بۆتەوە لەبەرەوە بەتەکید ئێمە بەردەوام دەبین لەگەریان تا ئەگەر قەراری دوێمیشانە کە تەرخانکردنی هەردادگایە کە لەسەرەوە ئەو بەبێ ئەوە بەڕاستی مەسلەی تاخیربوونی یەکراکردنەوەی کەیسەکاندا کۆتایی نایە کە ئەوە خاڵەشی لاوە بە من لە بەغدا دەمێکەوان لە زمانی وەزام دکتۆر عادل عەبدولمادی حکومەتی پێشووتری پێش کازمیش دادگایەک تەرخان کرابوو ئەوان دادگاکە لە بەغدا تاوانەکان لە مرکزیە بەڵام ئەوانتر لە محافەزەکان کەتنەکان دەبین ئەگەر بینە سەر جۆر و شێوازەکانی کەیسەکانی گەندەڵی زیاتر ئەوانەی کە ڕوبەڕووی دەستەکەی ئەوە دەبێتەوە دەبێت بە کەیس و ئیحالەی دادگا دەکرێت زیاتر کامانەن و ئەدەمەوێت پێم بڵێ لە ساڵێک بۆ ساڵێکی دیگە
جۆر و شێوازەکانی کەیسەکان دەگۆڕێت کاک حاکم؟ بەتەکیت یاسای دەستی دەستپاچی ئەو داوانانی دیاری کردەوە کە دەستی دەستپاچی دەبێت لێکۆڵی تا بکە هەموو تاوانەکانی بەهەدەردانی دارایی گشتی زیانگەیاندن لە دارایی گشتی دزینی پارەی گشتی کە پێی دەوتری اختلاس بە عەرەبی بەرتیل وەرگرتن و خراپ بەکارهێنانی دەسەڵات ئەوە هەمووی ئەو تاوانن کە دەستی دەستپاچی تاقیە دەکات بەڵێ ساڵی وە بۆ مەسەرەن هەدەردانەکە زیاتر بووە ساڵی وە بۆ نمونە وسە تاوانەکانی بەرتیل وەرگرتن کە ڕۆژانێک بەوەی وەزی باشی لە هەرێمی کوردستان نەمابوو لە دوای قەرایندارەی بە شێوەشی زۆرتر بڵاو بۆتەوە بەڵام یەکێک کێشەکانی بەرتیل وەرگرتن هەتا پێش دەستی دەستپاچیش ژمارەی کەم ئەو تاوانە کەشف دەبن چونکە خۆ دەزانی بەرتیل وەرگرتن لە بین دوو کەس ئاکرێ کەسێک پارەیەکەدا بە فەرمانبەرێکی کەرتی گشتی جە لە هەر ئاستێکا بێ بە مقابلی ئەنجامدانی خزمەت گوزاریەک بۆی جا ئەو خزمەت گوزاریانە جارە قانونیشە بەڵام بۆی ناکرێ هەندە زاریش ناقانونیە ئەوانە کەمتریان بەڵام بەتەسی ئەو دیاردە لە هەردوو بارەکە قانونی بێ و ناقانونی دەبێت بەکەیس بەتەکید دەبێت لەبەر ئەوەی پێدانی بەرتیل بە ئەوە چونکە قانونیش بێ مانایە تۆ خۆت ئەتەوێ پارەیەک بیت و خۆت پێش هاوڵاتی ئاس ئەوە بخەیت جا بەسم ئەوانە کە کەمترە لەبەر ئەوەی فعلەن ڕەنگە کەشفکردنی کەمتر بێ بەڵام ئەوانی تر نادیاردەکانی بەهادەردانی دارایی گشتیە دەست بساگرنی مڵک و ماڵی گشتیە بە شێوازەکانی تر یعنی ئەوە ئەو تاوانان کە یاسا بۆ ئێمە دیاری کرد دەستەکەی ئەوە قوتی ئەوەی هەیە پەناعنی دەست بەرێ بۆ هەموو کەیسێکی گەندەڵی ئێستا بۆ نمونەی عنی کۆمەڵێک کەیس هەر بە دۆداچوون ناوێت لە وڵاتە ینی بەنوێژی نیۆڕۆ ڕوونەکە گەندەڵەکان چین شێوازەکانی چین جۆرەکانی چین هەموو ئەمانە دەستەکەی ئەوە یعنی دەستی بۆ بردو لە ڕابردوو تا کاک حاکم هەر سکاڵایەک بێتە لای ئێمە هەوڵدەی ئیش و کار و ڕێکاری یاسایی خۆمانی بەرامبەر بکەین بەڵام هەندێکیان ڕەنگە بۆ نمونە کات خۆی زۆر زار باس مەکرد ئێمە لەسەر کەرتینە و توغاز کۆمەڵک سکاڵامان هەبوو کە ئێستاش لامان ماوە بۆچی ماوەتە چونکە ئێمە لە قۆناغی یەکەما کە وەردبینیەکەین دواتر داوای دیوانی چاودێری داراییە کرد کە وەردبین لەو کەیسانە بکەن ئەگە دیوانی چاودێری دوای نەتوانێت وەردبینی بکات سکاڵاکە وەکو زانیاری لای خۆمان ئەمێنێتەوە کەواتە وەکو تۆمارکردن بەڵێ هەموو سکاڵایەک دوو هەندێک بابەت هەیە بۆ نمونە مەسەرەن لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە دو سێ ساڵی ڕابردوو زۆرتر دیاردەی بە قاچاق بردن و دروستنی هێنانی شت لە کوردستانە بوو بەتەکید ئەوە چێ ئەبێ کۆنتترۆلی ئەو دیاردانە بکە بە تەکید وەزارەتی دارایی وەزارەتی ناوخۆیەکە هەر چەند جار نەکراوە بەڵێ سکاڵاکە لای ئێمە دێ بەڵام خۆمە سکاڵاکەی مە لە ڕێگەی جیازی تەنفیزۆ متابعی بۆکەین کەواتەکەی چەند جیازی تەنفیزی بتوانێت ئیشی خۆی باشتر بکە بۆ ئێمە هەدەفەکە ئەوە نیە سکات تۆ سکاڵا سەرچێت تۆمارێکی لە دەستی دەستپاچی بنێتەوە دەستی دەستپاچی نەتوانێت وەکو پێویست لەبەرەوەی لایەنە ڕسمیەکان هاوکار ئەوەکە ئەوە ئێمە پێمان وایە بوونی دەستگای چاودێری لەگەڵ چاودێرێکی بەهێزی داخۆی حکوومەت لەگەڵ چاودێرێکی گەورەتر کە پەرلەمانەکە بەداخەوێسە لە ئارانیە ئەو سێ کەناڵە ئەتوانێت دیاردەکانی تەجاوزە سەر یاسا و مڵکی گشتی کەم کاتەوە بەڵام گەل ئێستا دارە بەسە بۆ نمونە وەزارەتی ناخۆیەک لە وەزارەتانەیە ئالیەتێکی زۆر باشی چاودێری داخلی خۆی هەیە بەسەن دەبێت دارایی ژوا بێ پەروەردە ژوا بێ کە خۆی وردبینی بکات بە تەکید ئیشەکانی دام دەستگات وەزارەتەکانی حکوومەت کامیان زیاتر هاوکاری دەستەکەی ئێوەیە کاک حاکم وەکو ڕسمی کەس دەستگار نەتوانە بژوتی نیمانە برێن هاوکاری ناکەن بەڵام من بوونە دیاردەی تاخیر بوونی وەڵامدانەوەی نووسراوەکان دیاردەی و بەڕاستی بە بکو ڕۆتین لە هەندێک وەزارەتەکان هەستی پێکرێ بەڵام پۆلینێکمان نییە بەڵام ئێستا هەوڵمانداوە زیاتر ئەوەش تەجاوز بکەین بۆی کە خۆمان ڕاستەوخۆ بە دوواداچوو بۆ نووسراوەکان بکەین چونکەگەر لە ڕێگەی نووسرا و وەڵامەوانە بێت بەڕاستی تاخیر دەبێت کە تاخیریش بوو دیاردەچی دیکەش شەیە کە زۆر تاخیری کەیسەکانەکە ئەوەی داردەی لێکۆڵنەوەی کارجێڕیە بەشی زۆری دادوەرانی دەستپاچی داواکەریان تا خۆشمانە پێش قۆناغی سزای داواکەین کە ئەگەر کەیسێک بابەتێک لە وەزارەتێک فەرمانگەیەکی دیاریکراوە بوو بە ئەوان خۆیان لژنەی لێکۆڵنەوەی کارجێڕی پێک بێنن ئەبێ ئەندامێکی داواکاری گشتیش وەکو چاودێر بەسەریانەوە بێ زۆر جار ئەو لیژانە زۆر تاخیر ئەبن بەڵام بەنەتیجە ئەوە باشترە بۆ ئێمە چووکە کۆکراوەی ئەو لیژنا لێکۆڵنەوەی کارژێڕیە یارمەتێکی باشی بەرەو پێشچوونی کەیسەکان دەدات ئایا لەسەر تا ئێمە لەسەر بابەتەکە بەردەوامین و چ کوردنی هەر کەسە زیاتر ئەزانێت چی لە ماڵی خۆیدا هەیە باشە کاک حاکم بۆ نمونە لە هیچ شوێن و جێگێکدا هەبووە لە ئەنجامی زەخت و فشار تیمەکانی ئەوە پاشەکشان لە کەیسەکەی گەندەڵی کردبێت
و چۆن ڕوبەڕووی ئەم فشارانە بوونێتەوە ئەگەر هەبوو بێت. وڵی من پێت بڵێم ئەمە نەمەوتە کوردستان سویسرایە و هیچ هەموو شێشەکان بەڕێکی پێچی ئەڕۆشتی وانە ئەمە بۆ چونێکە هاوڵاتی ئەوە زۆر تەبەیە بەڵام بەڕاستی من پێم وایە تاڕادەکی کەم لە ئاستێکی کەمە ئەو بابەتە هەبوو بێت ئیشەکان ڕۆیشتووە کاری تیاکراوە وتەری ئەو سکاڵانەی کە بۆ ئێمە دێت ئەم جاژ ئەڵێم ئەو سکاڵانەی بۆ ئێمە دێت نسبێکی کەمی حەزبی گەندەڵی ڕاستەقینێ بەو قسەیە من پێش 7 ساڵیش کردمەوە لە حکوومەتی ڕابردوش کردمەوە لە ئێستاش کردمەوە ئێمە تەنها ئیش لەس ئەو زانیارێکی کە بەدەستی ئێمە ئاگایە خۆ لە جۆرێک لە جۆرەکان لە میدیاکان و لە سوشیال میدیا بڵاو بێتەوە بەڵام زۆر دیاردەشێت کە ئێمە زانیاریمان لەسەری نیە لەبەرەوەی مەدای ئیشکردنی ئێمە سنووردارە بەوەی کەمی کادری بە کورتی بەشەری و کەمی توانای مادی بەڵام وەکو فشار نەخێم تا بەژێر فشار برێمیز کەیسێک داخرابێ لای ئێمەنا ئێمە کەیسشکە بۆ سزای گوتم دوور و نزیک پەیوەندی بە ئێمە نامێنێ ئەچێتە لای دادوەرانی بەڕێز دەسپاچی کە هەمویان من پێم وایە دڵنیام لەوەی بە شتیشەکانی خۆیان بە هەڵسۆزی ئەەکەن بەڵام بە تەکید لە کوردستان بشوت بێشتا بڵێم ئەو ژینگە گونجاوە هەیە کە هەموو شتەکان بەڕێک و پێشی بێمە پێش مامایشتە زۆر مامایە بگەینە ئەوە بەڵام بە تەکید بۆ کەیسەکانی گەندەری حساسترا و ئێمە تا ئێستا هیچ بەرپرسێکمان داوا نەکردو ینی بەدەگمەن نەبێت نەهات بێتە بەردەم دادگا چکە خۆ دەزانی چەکێکی کاریگەریش لەو بابەتە بەڕاستی ئەوەی بەڕێز لە میدیاکانە بەشی زۆری بەرپرسەکان زۆر سڵ لە میدیاکەن واگە سڵێکی زۆر لە دەستی نەزاهژ نەکەنەوە لە میدیاکەنەوە کامە تا ئێستا قەت پەنامان نەبردە بەرەوەی من ناوی هیچ بەرپرسێک بڵاوکەنەوە بڵێن نەهاتووە بەڵام خۆت زۆر دەزانی لەبەرەوەی کەگە تەبلیغات هات بنێکە بە زۆر لایەنە ئاڕوات ڕەگە ناوی بڵاو بێتەوە بۆیە ئەوە ژێشێکە لە چەکەکان کە یارمەتیدار بووە بۆ ئێمە. باشە کاک حاکم نزیکترین کەیس کە لە ماوەی چەند مانگی ڕابردوو ئیشتانە سەر کردو بێت و یعنی بۆ نمونە نەتیجەیەکی هەبوو بێت چی بووە؟ قەز نەتیزەگەم بەست حکومدانە ئەوە یەک دنیا حکومانەیە ئینشاءڵڵا ئەم ساڵ لە کۆتا بەڵاویەکەینەوە ئێمە ئێستا بەڕاستی وەکو وتم لەو ڕۆژانە کۆبنەوەمان لەگەر ڕۆژان لەگەڵ دەست لێرە هەبوو لە هەولێر سلێمان دۆچی ڕێکەین لە سەر کەیسەکانی و بەرهێنان و ئەوانە ئێستا ئەمە زۆر دەمانەوێت تەکید بکەینەوە کە لە قۆناغی یەکەمە بە کورتی تەرکیز لەسەر گەڕانەوەی زۆرترین داهات بۆ حکومەت بکەین بەبێ ئەوێ بچێتە قۆناغەکانی دادگاییکردن کە خۆ دەزانی هەم زۆر دوژ درێژ ئەخایانی هەمیش زۆر زار حکومەکەی زۆر زار لە ساڵی ئەوە نیە لەبەرەوە ئەمسامە زۆر تەرکیزمان کرد لە فترەی ڕابردوو لە هەولێر کەیسێکە بوو وتیان پارەکە ئەجێڕینەوە زۆر باشە داوامان لەگە دارایی ئێستا حسابەشی باقیمان کردوان با بچێ پارەکەی بخاتەوە ناو حساب بانقی قەڵەم پارەکەی خستۆسەوە حساب بانقیە ئینجا ئێمە هەوڵ دەدەین بەڕێکارە یاسایەکان ئەوەی بۆ بکەین بە کورتی زۆر لە تەساولاتی بکەین بەبێ ئەوەی سەرپێچی یاسا بکەین و عفوی بە کەس دەرکەینکەوە حەقی ئێمانە و دەسەڵاتی ئێمەنیە بەڵام زۆر جار کەسێک کە پارێشی لەسەر بێجێڕاوی تۆ ڕەنگە ئەو شێوازە لە وڵاتان زۆر باوە کاگەرتان زۆر لە مسەمە لە سعودیە کراوە لە تونس کراوە لە میسر کراوە ڕێگەیەکی سەرکەوتوو بووە ڕێگەیەکی من پێم وایە ئەگەر هەموو ئەساتی لەگەڵمان هاوکار بن بەڵێ دەتوانی پارێکی و داهاتێکی باش لە حکومەت بژێڕیتەوە و لە زۆر ئیجراعات و بەڕێن ڕێشوێنی کە زۆرین و چەندین ساڵ ئەخایەنێ بەڵام ئەو تەنها ئێمە لە سەرەتاین پێویستمان بەوەیە کە هەم قەزا هەمیش حکومەت و داوام دەستگاکان لەسەر بابەتە لەگەڵمانیش بکەن بۆ نمونە ئێستا حکومەت خەرجێکی زۆری لای خەڵکە شارەوانیەکان خەرجێکی زۆریان لای خەڵکە وەسم هاوڵاتی نییە و قەرزێکە هاوڵاتێک نەیتوانیوە پارەی کارە باوە بدا و ئیشی نەزانێ نەزاتە دەخۆل بکە بەسم مەبالغی زۆرە کە بەرێن حکومەت مڵکی بەکرێدا و کابرا ئیشی ئەڕوا و پارێکی زۆری هەیە بەڵام ئامادە نێبیاتەوە ئەوە توانین ئێمە بە تەعاون لەگەڵ منە هەم قەرزەکەشی وەرگێتەوە هەمیش حەقی خۆی وەرگێتەوە بەرەوە بیکردنەوەی ئێوە شوێنی خۆی گرتووە بەڵێ پێم وایە سەلای حکومەت بۆ من ئێستامە دیاردەی زۆر زار ئیشمان کردم دیاردەی بوونی دەیان هەزار باخ ئەوەی لە کوردستان لە سلێمانی پێ دەوتێت لە هەولێر پێ دەوترێت مەزرعە کە بەشێکی زۆری تەجاوزاتە لەسەر مڵکی گشتی ئایا تۆ لە بە خەیارەکەت چیە تێشی ئەدەیت طبعا چوار جۆر زەیمانەیە زەی کشتتوکاڵیمانەیە بە هەردوو جۆرەکە یان مڵکە یاخۆت حەقی تەسەڕفیان عەقدی زراعەیە ئەوتریان لەوە ڕگای ئەوتیان بەردینە سەخەری پێوترێ پارێمی کوردستان ئەو دیاردە بخاتە ناو چوارچێوەشی قانونی عەقدێکیان لەگەڵا بکە بژوتنی مەبلەغێکیان دەکرێت و غەرامە دابدرێ کری ساڵانەیان لێوە بگرێ و دیاردەکەش تەنزیم بکرێ کە منێ دەگەڵێن بە $100 ملیۆن بۆ داهاتی گشتی دەگەڕێتەوە ڕێگریش دەبێت بۆی جارش کە ئەو بابەتە بەردەوام بێ لەبەرەوە ئەو خاڵانە زیاتر ئیشی ئێستا دەکەین مەسەڵەن زۆر جار ئێستا بۆ نمونە دیاردەکی دیکەی ئەگەر ئێمە موسساتی ڕاستی و تایبەتی موسساتی ئاسایش و هەواڵگەریەکان هاوکاریمان بکەن خەڵکێک بەسەنگ گومان دەکرێت کە لەسەر مڵکی گشتی دەوڵەمەند بووە دەتوانی مەسەر بانجیکەی بە جۆرێک لە جۆرەکان
بە کورتی زۆرە تەسویاتی لەگەڵا بکرێ ئەوانە بەڵام تاوان بە بێ پێشیرکردنی یاسا ڕەنگە لەو بابەتە ڕەنگە پێویستمان بەوە بێکە لە داهاتوودا کە پەرخۆلی داهاتوی پەرلەمان کە هیوادارین لە کاتی خۆیان ئەنجام بدرێت یارمەتی دەربێت لەبەرەوە وەسائلی بندژایەتیکردنی گەندەڵی و بەرگانبوونی گەندەڵ لە وڵاتان زۆری تێدا ئێمە لەو کۆنگرە نێودەوڵەتیانە بەشداری دەکەین ساڵە کۆنگرەیەک بووین لە مانجی 6 لە مانجی 8 زیاتر نخبەی عالەم لە مکافحەی فەساد لە هەیە بوون 300 کەسایەتی جیهان ئێستا زیاتر بە گرنگی بە خۆپارێزیدا لە گەندەڵی خۆپارێزی لە گەندەڵی وەکو وتم چڕکردنەوەی چاودێری حکومەت خۆی چڕکردنەوەی دەستگا چاودێریەکان و بەو شێوە تەسویاتە اینجا لە قۆناغەکانە چونکە هەر لەوە لە وڵاتی ئێمە نییە بابەتی سزایی و کەیسەکان دوا دەکرێت ئەوە پرسیارە بۆ نمە میکانیزمی ڕوبڕووبوونەوەی گەندەڵی بەراورد بە هەرێم لەگەڵ وڵاتانی دیکەی دەرەوەی هەرێم چ جیاوازێکی هەیە هەر وڵاتە کاگەسەران زروفی خۆیە ڕستی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی لە ڕووی کارژێری بە هیچ وڵاتیش کە ناچێت لەبەر ئەوە ئەمە هەندێک ستانداری عالەمیمانەیە لە دژایەتی گەندەڵی بەڵام مهمیش ئێمە بتوانین لەسەر ئەو ئەرزی خۆشمانە چۆن بتوانین زۆرێک لە ئیش و کار پەرە پێ بدەین هە لە چوارچێوە جیانێکی بەس عێراق وەزعێکی عێراق بە کوێت ناچێت کوێت بە ئۆردن ناچێت ڕاستە ئێمە لەسەر ئاستی عالەمی نەخشە ڕێگایەکمانە ئیش پێی دەوتێ ڕێککەوتنامەی نەتەوەی گرتوەکان بۆ بەرەگاربوونەوەی گەندەڵی کەس تقریبان پێم وایە سەرجەم وڵاتانی جیهان چەند وڵاتێکی کەم لەبێ ئیمزای کردووە ئەمە عێراقیش لە 2007 چۆتە ناوی اتفاقیەوە بۆتە بەشێک لە یاسای ناوخۆی عێراقیش و هەرێمی کوردستان بەڵام هیچ ڕێگرێک نییە لەوەی ئێمە شێوازی تر پەرە پێ بدەین بە نەتیجە ئێمە لەسەر قازانجی بە کورتی پاراستی مڵکی گشتی و جێرانەوەی مڵکی گشتی بێ و لە قازانجی جێبەجێکردی مەبدەئی سەر بەڵام حاکم ئەم ڕێکارانە دەبێت بە جۆر و شێوازێک بێت لەسەر هەیمەنێت و هەیکەلێتی دەستەکەی وەنەوەستی نەخێر بەبێ هەمووی پێویست بێ بە هاوکار بێ لەگەڵیا باسی ئەوە دەکرێت کە 100 کەیسی گەندەڵی لەم ساڵدا تۆمار کراون دەکرێت زیاترە ئەوی زانیاری بێلای من ئەم کەیسانە زیاتر چی بوون کاک حاکم ئەو کەیسانە ئەو بابەتان کە بۆم باسکردن بەشی زۆری سکاڵا لەسەر خراپبەکارانی دەسەڵات هەدەردانی باری گشتی تێدایە بەتەن یەک دوو حالاتی اختلاسی تێدایە وزام لە یەک دوو حالەت بوو لە یەک دوو دایرەی هەولێر و سلێمانی کە فەرمانبەری معینن دەستی بەشێک لە پارەکەدا کرد بکە پێمایە بەشیانسا گەڕاوەتەوە تقریبا لەو چوارچێوەی ئەو یاسانەیە کە بۆم ئەو مادانەیە کە لە یاسای دەستی دەستپاچی لە کۆتایی ساڵ ئامارتان دەبێت بەڵێ هیوادارین هەموو ساڵ ئێمە لە نوێی 12 بەڵام ڕەنگە ئەبسار یەک دوو ڕۆژ پێشی خێن چکە بزانام نوێی 12 بابزامیان ڕۆژی جمعیان شەممە تەسادف ئەکات چاڵاچێت شمانەیە لەگەڵ ڕێکخراوی NDP کە ساڵ هاوکات لەگە زۆربەی لە شارەکانی عراقی شاکرێ چاڵاچێکی تۆزێک شعبی ئەوەیە خۆی لاوزان ماراسۆنێک ئەبینێتەوە لە سنتەری هەولێر و نازام لە شارەکانی تیژ هەوردەکاریەکە ئێستا لای UN و فەرمانگەی خۆپارێز شەفاقەتی دەستی دەستپاچیە لە دوای ئەوە ئێمە ئەو داتایانە ئەو جارە داتای ڕسمی تر و ورتر بە تایبەتی لەسەر ئەو کەیسانەی کە چوونەتە قۆناغی دادگایکردن لە ماوەی ڕابردووەک و دوای پرسیار لە خوێندنی باڵا چاودێریدان هەبوو بۆ تاقیکردنەوەکانی خوێندنی باڵا ماستەر دکتۆرا دەکرێت بە چەند دێڕێک وردەکاری ئەم بابەتەمان پێ بڵێ بەڵێ ئێمە لەسەر داوای جەنابی وەزیری خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا کە نەتایجانی خوێندنی باڵا ئاکامەکان ڕاگەیەندرا وتیان پێمان خۆشە ئەو سکاڵانەی کێت ئێوە وردبینی تێدا بکەن ئێمە تیمان دروست کرد وە سەردانی بەشی زۆری زانکۆ گەورە ئەساسیەکانمان کرد بەس بە وێنەی سامپڵ نمونە کۆمەڵک دەفتەر و ئەومان وەرگرت پێمان وا کۆمەڵک حاڵاتی سەرپێچیە کە هەندێکیان لەداهاتوودا لای خۆمان دەبێ بەکەیس خودی تعلیماتەکەش ئێمە ڕێی خۆمان دەربڕێ پێمان وابوو سەرڕای ماندووبوونی زۆری وەزارەتی خوێندنی باڵا و مامۆستا و خەڵکە دڵسۆزەکە بەڵام پێوەری ئەساسی چەسپاندنی یەکسانی و دادپەروەریە لە بۆ فرسەتی یەکسان بۆ هەمویان دووشیان بەڕاستی ئەوەیە کە دەبێت خوێندنی باڵا ئاستی ئەکادیم پارێزرێ بۆیە پێمان ماوە ڕێنمایەنە ئەو تعدیلاتانی کە کردیان ئەوەیە کە نابێ هیچ بە کورتی جۆرێک لە سەماح بدرێ لە خارجی ئەو پێوەرانەی کە یەکەم جار ڕاگەیاندرا ئێمە ڕێی خۆمان بە ڕسمی لەو هەفتەی ڕابردوو گەیاندەوە خوێندنی باڵا کە هەمووە ڕاستە تعلیماتەکە دەسەڵاتی خۆیانەوەکو قانون بەڵام ناکرێتەوە کە دەرەجەیەکی دیاریکراوت بۆ نەجەح داناوە دوایەوە ئەو دەرەجەیە کەم کەیتەوە دووش ژمارەك بابەت و سکاڵای تێدایە کە دەستکاری دەفتەر و گومانمان هەیە لەەوە کراوە ئێستا بوون بە کەیس لە بابەتە ئەمە بە ئامانجیش هەردوو لاشمان ئەوە بوو کە پرۆسەکە بە بەشێوەیەکی دەستپاک و بەڕاستی دادپەروانە بەڕێوە بچێت چکە خوێندنی باڵایەکێکە لە مەرفەق و دەستگا هەرە گرنگەکان کە هەموو ئەو خەڵکانەی لە داهاتوودا ماستەر دکتۆرا وەرەگرن
دەبنە بە کورتی مامۆستا لەو بابەتە ئەوە لەسەر داوای خۆیان بوو پێشمایە نەتیجەی باشی دەبیت و ئەگەر ئەوان متەجاوب بکەن لەگەڵ پێشنیار و بەڕاستی ئەو ملاحەزاتانی ئێمە داوامانە بۆ ساڵی داهاتویان بۆ خولی داهاتوو دەتوانن خودی پرۆسەکە بە شێوەشی باش بە دوواداچوونە دەچێتە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمیش ئەگەر خۆیان داوا بکەن بەڵام خۆ زانین پەروەردە ئەویان نییە بەڵام ڕەنگە پرۆسی قبولکردن لە جامیعەش ڕەنگە لە داهاتوودا بتوانین وەربین تێدا بکەین. زۆر سپاس بۆ بەڕێز کاک حاکم ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێم سپاس بۆ زانیاریەکانت. زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێز. بینەرانی بەڕێز و خۆشەویست هەر شاد و بەختەوە.